بەڵێ بەڵێ کاکچێنەر گوێت لە من بوو؟ بەڵێ جوام لە جەنابتە. پرسیارەکەمەوە بوو کۆبوونەوەکانتان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم تاوەکو ئێستا ئەنجامی هەبووە؟ بەڵێ شەو باش بۆ جەنابت و بۆ بینێران و بۆ برای بەڕێزم کاک دکتۆر سۆفی، کاک دکتۆر فرسەت عەفوو. سەبارەت بە دەرەنجامی کۆبوونەوەکان دیارە نەتیجەکانی معلوم بووە تاوەکو ئێستا حاڵەتە کەرۆک خۆیەتی تاوەکو ئێستا هیچ دەرئەنجامیی وای لێ نەکەوتوەتەوە کە بتوانین بڵین مەخرەجێک یاخود دەریچەیەک بۆ کێشەکە دۆزراوەتەوە تاوەکو ئێستا هەر لە یەک باز ناین ئەویش ڕاگۆڕینەوە و مناقەشەکردنی هەرێکە لە ڕای خۆیەتی لەبەرەوە هیچ پێش هۆکارەکانی چیە کاکچێنەر؟ هۆکارەکانی ئەوەیە کە هەموو لایەنەکان سوورن لەسەر ڕای خۆیان و بە تایبەتی بە ڕێزان لە پارتی دیموکراتی کوردستان سوورن لەسەرەوەی کە سەرۆکی هەرێم بە هەڵبژاردننی ڕاستەوخۆ هەڵبژێرێ و ئێمە ژۆکو یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی تریش سوورین لەسەرەوەی کە سەرۆک لە ناو پەرلەمانە هەڵبژێرێەوە من پێم وایە گرێچوێرە ئەسڵەکە ئەمەیە هەتا ئەم گرێچوێرێژ نەکرێتەوە پێم وایە ئینفراز لە دەرگاکانی ترە و لە دەواازەکانی ترا ڕوونایە بۆیە بە قەناعەتی ئێمە هەتا مەسلەی پرسی هەڵبژاردننی سەرۆک و ئالێتی هەڵبژاردنەکەی چارەسەر نەکرێ بە قەناعەتی منم کۆبوونەوەیش دەرەنجامێکی لێ ناکرێتەوە. بەڵێ کاکچێنەر دەگەڕێم وڵات کاک فرسەت دێمە لای ئێوە شەوتان باش بۆچی کۆبوونەوەی پێشلایەنەکە دەرەنجامی نابێت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان شەوی ئێوە باش سڵاو لە جەنابت و هاوڕێم کاکچێنەر و هەروها بینەرانی بەڕێز پێش هەموو شتێک دەمەوێت ئەوە بڵێم کە جەنابت لە هەواڵەکە باست کرد کە ئایا ئەوەی کە با بڵین لە دەرەوە ڕادەگەیەندرێت کە چەند لایەنێک بەردەوام نابن ئەگەر کۆبوونەوەکان ئەنجامیان نەبێ من پێم خۆشەوە ڕوونکەم و ئەسڵ ئەگەر کۆبوونەوە ئەنجام نەبێ بۆچی کۆبوونەوە بکەین ینی ئەمە مەسەلەیە کە پەیوەستە بەوەی کە ئێمە بێکەوە مەوعیدی کۆبوونەوەی یەکشەمەمان داناوە واتە هیچ لایەک بە تەنها مەوعیدی کۆبوونەوەی یەکشەمەی دانەماوە بۆیە ئەوەی کە بڕیارماندا یەکشەممە کۆببینەوە بۆ ئەوەی پرسی شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان بەلایەک دابخەین ئەوە تێڕوانینی هەموو لایەنەکان بووە و ئەو ماوەیەش کە چەند ڕۆژێک زیاتر دانرا لە بەردەم کۆبوونەوە تا کۆبوونەوەی داهات و ئەنجام درێت بۆ ئەو بوو هێز و لایەنە سیاسیەکان لە پەیوەندی بەردەوام دابن لەگەڵ یەکتر و چیتر کۆبوونەوەکان درێژە نەچێشن و بگەینە ئەنجامێک بۆیە بە تەسەوڕی من فعلەن ئێمە پێویستمان بەوەیە لە فترەیەکی زەمەنی زۆر کورتدا ئەم بارودۆخە یەکلایی بکەینەوە سەبارەت بەوەش کە ئەنجامیان نەبووە من زۆر هاوڕانیم لەوەی کە بێ ئەنجام ڕاستە لەوانێ ئەنجامەکانیان لە ئاستی چاوەڕوانی خەڵکی کوردستان نەبێت لایەنەکە باسی لەوە کرد کە ئەگەر لایەنەکان بە تەنها بۆ ئەوی کۆ ببنەوە وەکو خۆشت باسی کرد کەواتە نەگەنە ئەنجامێک ینی کۆبوونەوە بۆچی بکەن ئەمە ڕای کاکچێنەر بوو کە ئەندامی وەفد یەکێتیە بەڵێ مەبەستم لەوانەیە لە تێڕوانینەوە کە لە ئاستی بەرهەمەکەی هەمومان کۆچین کە بەرهەمی کۆبوونەوەکان ئەوە نەبووە کە دەمانخواست بەڵام بەلایەنی کەم لەم کۆبوونەوەانە بڕیارماندا کە بەیەکەوە وەکو پێنج قۆڵی دابنیشین تێڕوانینەکانمان وردە وردە لە یەکتر نزیک بوونەوە لەسەر دەسەڵاتەکان تێڕوانینەکانمان لە یەک نزیک بوونەوە لەسەر چارەسەرکردنی پرسی ئەم دوو ساڵەی ویلایەتی سەرۆکی هەرێم تا ڕادەیەک تێڕوانینی نوێش هاتنارە لەسەر میکانیزمی هەڵبژاردن بڕیارمان دەکا بە هیچ شێوەیەک هەڵمەتی هەڵبژاردنی با بڵێن ئیعلامی دژی یەکتر بوەستێنین بڕیارماندا کە لەسەر مێزێک قسە لەگەڵ یەکتر بکەین نەک لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن قسە لەگەڵ یەکتر بکەین و یەکتر بریندار بکەین خۆ ئەمانە هەمووی بەرهەمی ئەم کۆبوونەوە پێنج قۆڵیانە بوونە بەڵام سەبارەت بەوەی بژاردەکان پێم وایە ئێمە لە پارتی بەم شێوەیە قسەمان لەسەر میکانیزمی هەڵبژاردن کردووە یەکەم گوتومانە سەرۆک نەمان شاردوتەوە خواستی ئێمە بۆ کە لە ناو خەڵک هەڵبژێردرێ ئەگەر ناگەینە سازان لەسەر ئەوە وەلایەنەکان ڕازی نابن بیخەینە ڕاپرسی خەڵک بڕیار بدە ئایا لە ناو پەرلەمان بێ یان لە ناو خەڵک بێ ئەگەر لەسەر ئەوەش ناگەینە سازان ئەو قانونەی سەرۆکایەتی هەرێم کە ئێستا تعدیلی دەکەین نەسێکی تێدا دەنووسین خولی پەرلەمانی داهاتوو لە یەکەم کاری ئەوە بێت کە یەکلای بکاتەوە ئاخۆ سەرۆک بە دەنگدان لە ناو هۆڵی پەرلەمان زۆرینەکە چەندە مەوسوفە طبعاً بەڵام چەندە زۆرینە ڕەهایەتی و لەسەر سەیە یەکلای بکاتەوە کە سەرۆک لە ناو خەڵک هەڵبژێریان لە ناو پەرلەمان هەڵبژێرێ ئەگەر خوا نەخواستە لەو چەند ڕۆژەی ماوە هیچ بژاردەیەکی نوێ نەهات و لایەنەکانی تر هەر
لەسەر ئەوە سوور بوون کە لە ناو هۆڵی پەرلەمان بێ و ئێمەش هەر لەسەر ئەو بژاردانە ماینەوە ئەو کات دەبێت پەنابەینە بەر مەسلەی هەڵبژاردننی پێشوەختە یان هەر بژاردەیەکی تر جا لە ڕێگای چارەسەری پرۆژەی دەستورە یان لە ڕێگای پەرلەمانە بەڵام مەسەل لەوانەیە هەڵبژاردننی پێشوەختە لە هەمویان نزیکتر بێ بۆیە بە تەسەوەڕی من ئێمە هەمیشە بە دوای ڕێگە و چارەسەری دیموکراسیانەی ئاشتیانەی بەڵێ بەتەکیید هەمومان ینی نەکەر ئێمە لایەنەکانی تریش هەمومان بەیەکەوە لە دوای بژاردەیەک دەگەڕین کە ئاشتیانە بێت دیموکراسیانە بێ لە خزمەت و بەرژەوەندی خەڵکی کوردستاندا بێ سەقامگیری هەرێمەکەمان تێک نەدا یەک ڕیزی ناوخۆییمان بپارێزێت تەبایی و برایەتی لەم قۆناغە بۆ ئێمە زۆر گرنگە هەمومان دەبێت ئەم پەیامە پەخش بکەین بۆیە گرنگە ڕێک بکەوین چونکە سازان ئەمڕۆ لە هەموو کاتێک بۆ هەرێمی کوردستان پێویسترە. بەڵێ دکتۆر دەگەڕێمە وڵات کاک چێنەر کێ بەرپرسیاری یەکەمە لەوەی کە 5 لایەن زیاتر لە 6 جارە کۆ دەبنەوە هیچ وەکو خۆت باست کرد هیچ ئەنجامێکی نەبوو کۆبوونەوەکانتان؟ بەڵێ من سەرەتا حەزەکەم لە دوایین تەڕحەکانی کاک فرسەتەوە قسەی لەسەرکەین ئەو تەڕحانی کە باسەکرێ پێم وایە هەمویان ئەچنەوە سەر یەک ڕێگاوێک ئامانجە مەسلەی گەڕانەوە بۆ ڕیفراندۆم بۆ گەل و مەسلەی ئەم پرسە بدەینە دەست پەرلەمان باجارێ قسە لەسەر بکەین ئەم پرسە بۆ بینە دەست پەرلەمانی داهاتووە ئێستا پەرلەمانێکمان هەیە ئەم پەرلەمانە هەڵبژێردراوی خەڵکە و ئەم وەسەیەکی شەرعیە و بەرکارە ئێستا و کاری خۆیەکە لەبەرەوە تەجیلکردنیان پرسە بۆ پەرلەمانێکی داهاتوو پێم وایە هیچ موبەڕێکی نەمەنتەقی نە قانونی نییە ئەمەیەک وە لە کۆبوونەوەکانیشە ئەم جۆرە تەڕحەکرا پێم وا بێ پشتیوانی لێ نەکراوە ئەوەی پەیوەندی بە ئێمەوە بێ پێم وایە تەڕحە جوابێکی درایەوە کە ئێمە ئەم پرسە نادەینە دەست قەدەرێکی داهاتوو کە ئایندەکەی ڕوون نییە بۆیە ئێستا ئێمە ئامادین قسە لەسەر بابەتەکان کەین و ئەم کێشەیە بێ ئەمڕۆ چارەسەریکەین بینە دەست زەمن و قەدەر پێم وایە چارەسەری ناکە ئەمە خاڵێکی تر بەنسبەت هەڵبژاردننی پێشوەختەش تاوەکو ئێستا ڕوون نییە هەڵبژاردننی پێشوەخت بۆچی بکەین ئەمەش بابەتێکە بێ قسەی وردی لەسەرکەی ئایا بۆ پەرلەمانیەکەین یاخود بۆ پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمەکەین کە هەرێک لەمانە کۆمەڵێک قسەی قانونی و کۆمەڵی قسەی سیاسی هەڵەگرێ خۆ ئەگەر هەڵبژاردننی پێشوەخت بۆ پەرلەمانکەین ئەی ئەسا پەرلەمان چ مشکلێکی هەیە شەرعیەتی لە دەزاوە و ماوەی بەرکاری خۆی ماوە و هەڵبژاردننی ڕاستەوخۆی خەڵکاتوە قسە لەسەر ئەوەیە ئاگەر پرسی هەڵبژاردننی پێشوەختیش بۆ سەرۆکە ئەوەیە کە بڕیار بە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت ببوورە بۆی فکرەکەم تاوە کە ئێستا جوابی و پرسیاری جەنابی شتێمەوە خۆ ئەگەر پرسی سەرۆکایەتی هەرێمیش بێتە ناو هاوکێشەی معادلەی هەڵبژاردننی پێشوەختەوە گرفتەکە چارەسەر نابێ بۆ چونکە ئێمە سەرۆکی هەرێممان هەیە سەرۆکی هەرێم بە پێی یاسا بووی نیە خۆی هەڵبژێرێتەوە بەڵام لەوانەیە لای بەڕێزان لە پارتی دیموکراتی کوردستان تێڕوانینی جیاوازە بێ لەوانەیە ئەوان کاندیدی بەڕێز مەسعود بەرزانی بکەنەوە بۆ خولێکی تر و ئەو وەختە گرفتەکە دووبارە بێتەوە ئەزمێکی تریش ڕوومان تێبکاتەوە بۆیە من پێم وایە پرسەکە ئێستا پێویستی بەوەیە کە چارەسەر کرێەوە چارەسەرەکەش حتمما پێویستی بە قانونێکە و پێویستی بۆیە کە پەرلەمانێک لای کاتەوە و هەر ئیتفاقێکیش لە دەرەوەی پەرلەمان بکرێت دوجارە بێ بچێتەوە پەرلەمان و پەرلەمان مەرجعی قانونیە بۆ ئەی بە قانون چارەسەر کرێت کەواتە ئەتوانێت بڵێن پشکی شێر لە چارەسەرکردنی ئەم کێشەیە بەر قانونەکەی و قانونە بێت چارەسەریکە سەبارەت بە پرسیارەکەی کەمی جەنابەت ئایا چێ بەرپرسیارە من پێم وایە بەڕێزان لە پارتی دیموکراتی کوردستان سەبارەت بە پرسی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بە هەڵبژاردننی ڕاستەوخۆ و هەندێک لە بەرپرسەکان و ئەندامەکانە نیان شاردۆتەوە کە ئەمە هێڵی سوورە لایەن بۆیە ئەم مەسلەی هێڵی سوور بوونە پێم وایە گرفتێکی گەورەی دروست کردووە کە بەڕێزان لە پارتی دیموکراتی کوردستان ئەبوویان نەرمی زیاتر بنوێنن لە مەسلەی ئالیەتی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم چونکە کاک فرسەتیش باشە زانیەوە هەمومان باشە زانین دیموکراتی کوردستان نەرمی نەنواندووە لەم بابەتەیە بێگومان ئەوان وەکو هێڵی سوور مامەڵێ لەگەڵ حاڵەتەکەن بن پێم وایە ئەبوایە بەڕێزان لە پارتی دیموکراتی کوردستان لە مەسلەی ئالیەتی هەڵبژاردننی سەرۆک بکە من پێم وایە ئەمە پرسێکە پێویستی بە ڕاپرسیش نییە چونکە مۆزوعێکە ئەگەر قسە لەسەر ئالیەتەکانی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بکەین لە ساڵی 2005 سێ ئالیەتمان دیوە یەکێکیان 2005 پەرلەمان هەڵی بژاردووە دووەمیان بە هەڵبژاردن بۆ سێمیان ماوەی بۆ درێژ کراوەتەوە بە یاسایەکی تایبەتی کام دیس پەرلەمان کردوێتی لەبەرەوە ئەمە پرسێک نییە کە پێویست بۆ بکات بگەڕێنەوە بۆ گەل و ڕیفراندۆمی لەسەرکەین و ئەمە دەسەڵاتێکە پەرلەمانی کوردستان دەتوانێت ممارەسەیکە و چارەسەری بۆ دانێ چونکە لە ئەسڵا مەسلەی سەرۆکایەتی هەرێم بەشێکە لە سوڵتەی تەنفیزی و سوڵتەی تەنفیزیش بەو قانونانە دروستکراون کە پەرلەمان بۆی دەرکردووە لەبەرەوە پەرلەمانی کوردستان لە غیابی دەستورە و لەبەرەوەی ئێمە بڕیارێکیشمانێ ساڵی 2005 کە پەرلەمان مەرجعی باڵای دەستوریە و پێشتریش کۆمەڵێک بڕیاری ترمان هەبوو هەتا لە یاسای ژمارە
یەک کە پەرلەمانی لەسەر دروستکراوەڵێ پەرلەمان مەرجعی باڵایە بۆ قەراراتی مەسڵی و پەرلەمان بڕیاری زۆر لەوە گرنگتر و گەورەتری داوە لە مەسەلی فیدراڵی لە مەسەلی عیلاقی ئێمە لەگەڵ عێراق لە مەسەلە گرنگەکانی تر بۆیە من پێم وایە پەرلەمانی کوردستانە پرسا توانێت چارەسەر کاکچێنەر وەڵامەکەم پێگەشت دەستخۆش دەچمە لای کاک فرسەت چێنەر باس لەوە کات کە پارتی دیموکراتی کوردستان نەرمی نەنواندووە و هێڵی سووری هەیە بۆ لایەنەکان لە دانوستانەکە بۆیە نەگەشتونەتە ئەنجام. بەڵێ نازانم کاکچێنەر لەکوێ گوێی لە کەلیمەی هێڵی سوور بووە بە پێچاوانەوە ئەوە من چەندین بەرنامە بەشدار بووم لە زۆر لە نوێنەری لایەنەکانی تر گوتویانە هەڵبژاردننی سەرۆک لە لای ئێمە لە ناو پەرلەمان هێڵی سوورە و بە هیچ شێوەیەک تەنازولی لێ ناکەین و لە ناو ئەو کۆبوونەوەی منیش بەشدارم بەداخەوە لا یەکەم کوردستان هیچ هێڵێکی سووری نییە لەم دانوستانەکە لەگەڵ لایەنەکان ئەنجام دەدات ئەبەدەن هیچ هێڵی سوورمان نییە ئەبەدەن ئێستاش بۆ دەسەلمێنم کە ئێمە هێڵی سوورمانی بە پێچەوانەوە کاکچێنەر کاک فرسەت دەڵێت کاکە بە قسەکانم تەواو بکەم برای قسەکانم با تەواو بکەم برام کاکە با قسەکانم تەواو بکەم بەڵێ دکتۆر خێر تۆ مەجالی من نەدا قسە بکەم بەڵێ فەرموو کاک فرسەت بۆچی من چەند جار لە ناو کۆبوونەوەکان کە بەشدار بوومە گوێم لەوە بووە لە نوێنەری یەکەمی لایەنەکان گوتویانە هەڵبژاردننی سەرۆک لە ناو پەرلەمان بە نسبەت ئێمە هێڵی سوورە بۆ یەک جار یەک کەسی پارتی لە ناو ئەو وەفدەی مفاوەز و لە دەرەوەش گوتوی بێتی هەڵبژاردننی سەرۆک لەلایەن خەڵک لەلای ئێمە هێڵی سوورە بەڵگەش بۆ ئەوە کە ئێمە ئەڵێن بیدەینێ دەست خەڵک خۆی زەمانەتێکی خەڵکمان لەلایەنە خەڵک بڵێ لە ناو بە هەڵبژاردننی ڕاستەوە خۆ دەبێ لەوانەیە بە پێچەوانەوە زۆرینەی خەڵک بڵێ لە ناو پەرلەمان با سەرۆک هەڵبژێت بە تایبەتی لە کاتێکدا کە ئێستا چار لایەنی گرنگ لەم وڵاتە پشتیوانی ئەوە دەکەن کە سەرۆک لە ناو پەرلەمان بێ مانەوە ئەسڵ لە لای ئێمە هێڵی سوور نییە دواتر کە ئەڵێن بیدەینە دەست پەرلەمانی داهاتوو لەبەر ئەوەی خۆی پەرلەمانی یەکەم ڕاستە قەراری فیدرالیتیدا بەڵام ئەم پەرلەمانی یەکەم دەسەڵاتی دامەزرێنەرە لەم وڵاتەدا دەبێت تۆ بێی کاتێک لە ئێمەش لە کۆبوونەوە ئەومان ڕوون کردەوە بۆچی دەڵێن پەرلەمانی داهاتوو بۆچی ناڵێن ئەم پەرلەمانە چونکە ئەم پەرلەمان کاتی پەرلەمانی داهاتوو خەڵک هەڵی دەبژێری دەزانی وەزیفەیەکی تریشی دەداتێ بۆ وەزیفەیەکی تریش دەنگی بۆ دەدات ئەویش شێوازی ئیستیفتایە ئەویش ئەوەیە کە مهمەی یەکلاکردنەوەی پرسی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم دەداتە ئەو پەرلەمانە واتە دەسەڵاتێکی تری جگە لە دەسەڵاتی تەشریعی و ڕقابی و تەمسیلی و دانانی بودجە دەسەڵاتێکی تریشی دەداتێ ئەویش ئەوەیە میکانیزمی هەڵبژاردننی سەرۆکیشی بۆ یەکلا دەگاتەوە واتە شەرعیەتی تەواو لە خەڵکەوە وەردەگری ئەم پەرلەمانی داهاتوو کە بتوانێت ئەم پرسە یەکلا بکاتەوە ئەم پەرلەمانی ئێستا ئەم خەڵکە کە دەنگی داوەزانیوێتی ئەم میکانیزمەی بۆ دیاری دەکات کەمە مەسەلەیەکی گرنگە پەیوەندی بە سیستەمی حکومرانیەوە هەیە دوایە ئەمەوێت تەکید لەوە بکەمەوە بەڕاستی کە ئەڵێ مەسەلەن ئێمە داوامان کردووە با بڵێن بدرێتە پەرلەمانی داهاتوو کەس پشتگیری طبعاً پشتگیریت نەکردووە لەبەر ئەوەی تا ئێستا تەنها یەک بژاردە هاتوێتە پێش باشە کە من دێمە سازان و پێشم وابێ نەرمیم نواندۆ و تەرەفی بەرامبەر نەرمی نەنواندا باشە دە بژاردەی دومیش بخەڕ و باگوێمان لە بژاردەی دومیش بێ بزانین شتێک لەو هەر لە خودی برادرانی یەکێتی بەس ئەم دقەیە لە خودی برادرانی یەکێتی کە پرۆژەی یەکەمیان پێشکەشی پەرلەمان کرد بۆ تعدیلی یاسای سەرۆکایەتی ئەوان جگە لە پەرلەمان بژاردەیەکیان هەبوو ئەویش لە ڕێگای کۆنگرەیە کە محافەزات و نوێنەرەکانی بەغدا و پەرلەمان و ئەوانە بەشدار بوون مانای وایە بۆ ئێستا تۆ چەسپاوی بەناو پەرلەمانەوە بە هیچ شێوەیەک حرەکە ناکەی من لە هەر کۆبوونەوەک حرەکە دەکەم ئۆپشنێکی نوێ دەینم بژاردەیەکی نوێ دەینم بەڵام تۆ لە شوێنی خۆت وەستای کەواتە من لێرە حەقمە بڵێم ئەوە ئێمەین نەرمی دەنوێنین ئێمەین بۆ سازان هاتوین تۆی لە شوێنی خۆت وەستای پێت وایە یەکێتی نیشتیمانی کوردستان لە شوێنی خۆی وەستاوە من نەمگوتوە یەکێتی نیشتیمانی نەبووە و لە کۆبوونەوەی ڕابردووش یەکێتی نیشتیمانی تەرحی زۆر نەرمونیان و گونجاویان هەبوو وەڵامەکەم دەستکەوت کاک فرسەت دەڵێ پارتی هێڵی سووری نییە و ئەوان لە هەموو کۆبوونەوەکانە لە هیچ کۆبوونەوەیەکا باسیەوەیان نەکردووە کە هێڵی سووریانەیە ئەوە باسی لەوەی کرد کە کاکچێنەر ئەم قسەی لەکوێ هێناوە کە ئێمە هێڵی سوورمانە ئێوە چی دەڵێن بەڵێ من جوابێکی کاک فرسەت هەیە دیارە قسەکردن لەسەر هێڵی سوور لە ئیستینتاژەوە دروستە بێ و خۆشی جەنابی لە کۆبوونەوەکانە بۆ ئەزانێت جێی کۆبوونەوەکان چۆن بۆ ناکرێرە لێرە باسی هەموو وردەکاری کۆبوونەوەکان کەین ئەو مەسەلەیەکە هەڵێگرین بۆ مێژوو بۆ ئایندە بەڵام من تەچی دەکەمەوە گرێکوێرە لەم کاکچێنەر بۆچی بۆ بینەرانی ناڕتی ڕوون ناکەیتەوە ناوەڕۆکی کۆبوونەوەکان چی بوو چی گوزەرە ناوەڕۆکی کۆبوونەوەکان گزارشتە لەوەی بە جەناب دەڵێم کە بەڕێزان لە پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەو پرسە بە هیچ شێوەیەک نایەنە پێشەوە
لەسەر پرسەکەش چییە؟ من ئەوەی کاک فرسەت باسیەکە ئۆپشنانە ئەو ئۆپشن نینە و حاڵەتانە من باسم کرا بێت قسە ئێستا کاتی ئەوە هاتووە لە بەرەوەی کۆبوونەوەکان بەرەو کۆتایی ئەڕواگەر نەگاتە ئەنجام پێم وانییە چارەنووسێکی گەشتری هەبێتەوە باز لە چی بکەن بەڵێ ئەگەر ڕوخسەت بێ بۆی قسەی لەسەر کەم من باسم کردوتم گرێچوێرەکە بریتیە لەوەی ئالیەتی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە ئایا پەرلەمان هەڵی بژێرێ یاخود هەڵبژاردننی ڕاستەوخۆ و ئەمە گرێچوێرەکەیە هەتا ئەم گرێچوێرەیە نەکرێتەوە پێم وانییە هیچ ئۆپشنێ قسەکردن لەسەر دەسەڵاتەکان چونکە ئەمە تێڕوانینی جیاوازە لەسەر دوو بابەتی سیاسی ئەویش تێڕوانینێکە بۆ سیستمی پەرلەمانی و تێڕوانینێکی ترە بە هەماشەوە بۆ سیستمی پەرلەمانی لە مەنزوری برادرانی پارتی دیموکراتی کوردستان و جیاوازیەکەی ئێمە لەم حاڵەتەیە بۆیە منەڵێم تاوەکو مەسلەی ئالیەتی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم یەکلایی نەکرێتەوە دەرگا بە ڕووی بابەتەکانی ترا ناکرێتەوە و ئەمەیە گرێچوێرەکە و نابێ خۆمانی لێ بدزینەوە و مەسلەی ئۆپشن و ئەو حاڵەتانی باسکرد من جوابی هەندێکی مایەوە مەسلەی پەرلەمانی داتوو من جوابێکی کاک فرسەتێمە وەڵا بۆ ئەوەی لایەنەکان لە مستەقبەلا بە دەنگدەری خۆیان بڵێن یا بە دەنگدەر بڵێن ئەمە پەرلەمان ئەمە شەکە پێم وایە ئەم تەرحە منطقی نییە و ئەوەی پەیوەندی بە ئێمە بۆ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لە خاڵە جەوهەرەکانی کارنامەی ئەم لیستەی ئێمە کە چۆتە هەڵبژاردنەوە گۆڕینی سیستمی پەرلەمانی بووە چەسپاندنی سیستمی پەرلەمانی بووە و ئێمە بە ئاشکرا لە هەڵمەتی هەڵبژاردنەکان و لە کارنامەی لیستەکەمانە هەبووە بۆیە ئێمە بە دەنگدەری خۆمانمان وتووە کە ئێمە بۆ ئەم پرساچینە پەرلەمان لایەنەکانی تریش تەسەورەکەمەوە بێ و ئەمە مبەڕیر نییە بۆ ئەوەی پەرلەمانم حاڵەتەنەکە ئەمە حاڵەتیش قانونیە قانونێکی عادیە پەرلەمان بۆی هەیە هەمواری بکاتەوە و پێش وەکو باسیشم کرا و حاڵەتانی کە سەرۆکی هەرێمی پێڵ بژێراوە کۆمەڵێک حاڵەتەکە هیچی تەنانەت شێوەی عورفیشی وەرنەگرتووە لەبەرەوە ئەم مەسەلانە پێم وایە لە فودەوەرانە لە چوارچێوەی مەسەلە ئەسڵەکە کە بریتیە لەوەی ئەبێ ئێمە مەسەلەی ئالیەتی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم چارەسەرکەین ئینجا توانین ئەوەختە قسە لەسەر دەسەڵاتەکان و مەسەلەکە حەزەکەمەوەش بڵێم لە مەسەلەی پرسی سەرۆکایەتی هەرێم هەموارکردنەوەکان تەنها پەیوەست نییە لەوانەیە بە یاسای ژمارەیەک چەند یاسایەکی تریش باسی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کردووە مەسەلەی ئەنجومەنی ئاسایشی تایە مەسەلەی کۆمەڵێک یاسای تریتایە و هەروەها باز لە بەرپرسیارەتی سەرۆکی هەرێمی شەکرێ لە پەرلەمان بۆیە پەیوەست مەسەلەکە تەنها پەیوەست نییە بە سەلاحیەتەکان کۆی یاساکەیە ئێمە تێڕوانینێکمان هەیە کە ئەم یاسایە ئەبێ بگونجێنین لەگە سیستمی پەرلەمانی لەو مەنزوورەی کە ئێمە تێڕوانینمان بۆ هەیە بە ڕێزانیش تێڕوانینی جیاوازیان هەیە بەڵام دەرگای چارەسەر بریتیە لە ئالیە تام ئالیەتە حەلێکی بۆ نەدۆزرێتەوە هەموو ئەو ئۆپشن و ئەو قسانی ئەوانی ترکە قسەی لەسەرەکەین پێم وانییە هیچی لێشین بێت. کاک فرسەت کاکچێنەر باسی لەوە کرد کە کێشەکە لە ئالیەتی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستانەوە ئاگاداری ئەوەیە کە لە ناو کۆبوونەوەکان چیە گوزەرێ و ئەوە پارتی دیموکراتی کوردستانە لەسەر ئالیەتی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ڕێناکەوێت و هێڵی سوورەکەی لەسەر ئەوە داناوە. کاکەزانی چۆنە ئەسڵ و ئەساسی نییە ئێمە هێڵی سوورمان دانەناوە چەند زار گوتومانە ئێمە هێڵی سوورمان نییە خۆزگا ئێستا توانی بامان ئەوەی ناو کۆبوونەوە ڕوودەدا لی بدەینەوە بۆی خەڵک ببینێت ینی بە نەس گوتومانە لەسەر هیچ ئێمە هێڵی سوورمان هاتووین دانوسان بکەین چی گوزەرا لە ناو کۆبوونەوەکان ئەوە یەک کاکە ناتوانم هەمووشت بۆ بینەرانی ئەنارتی باز بکەم هەندێک شت سڕیاتی کۆبوونەوە و دەبێت بمێنێت تاوەکو کاتی خۆی هەڵاتی کوردستان مافیەوەی نییە بزانێت چی لە ناو هاوڵاتی ئێستا ڕاشکاوانە قسە لەگەڵ هاوڵاتی دەکەین بۆی هاوڵاتیان بزانن هاوڵاتی بەڕاشکاوانە ئێستا ئەوەی کە پێویستە و بزاندرێ و پەیوەندی بە هەندێک مەسائلی ئاکاریەوە نییە کە ئێمە دەبێت مولتەزیمن پێوە ئەمووی بە هاوڵاتیان ئەڵێن ئەمە یەک دوو بەڕاستی ئێمە ینی ئەم قانونێکی عادی نییە چی ئەڵێ قانونی سەرۆکایەتی هەرێم قانونێکی عادیە قانونێکی طبیعەت دەستوریە و قانونەکە ڕەهەندێکی نیشتیمانی هەیە و ئەم پرسە لە هەموو پرسەکانی تر لە وڵاتە ئەنی با بڵێن دەستوری ترە ئەگەر بێ سەر حەقیقەت کە پەیوەندی بە دەسەڵاتەوەیە دواتر چی ئەڵێ ئەم سیستەمەی ئێستا ئێمە هەمانە سیستەمێکی پەرلەمانی نییە من بە هەموو سەنەدێکی قانونی بە هەموو مقارنەیەکی دەستوری کە لەگەڵ وڵاتانی دنیا دەیسەلمێنم کە ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێ سیستەمێکی پەرلەمانیە لە کوێش کەم و کوڕی ئێمە دەتوانین چارەسەری بکەین لە چوارچێوەی دەستور لە چوارچێوەی تعدیلی قانون و چەند جاریش گوتومانەوە ئێستاش دووبارەی دەکەینەوە شێوازی هەڵبژاردننی سەرۆک بە هیچ شێوەیەک تەسیر لە سیستەم ناکات لە ناو خەڵک بێ لە ناو پەرلەمان بێ بە شێوازی مشتەرەک بێ لە نێوان پەرلەمان و ویلایەتەکان یان هەر ڕێکارێکی تر شێوازی هەڵبژاردننی سەرۆک جان مەلیک بێ یان هەر شێوازێک بێ لە تەسیر لە طبیعەتی سیستەمی سیاسی ناکە کە سیستەمەکە پەرلەمانی بێ تەنانەت دەسەڵاتەکانیش کە من زۆرن مامناوەندین
لە سیستەمی پەرلەمانی هەمانە سەرۆک دەسەڵاتی زۆری هەیە، دەسەڵاتی پرۆتۆکۆلی ئاشە دەسەڵاتی مام ناوەندی هەیە. لە سیستەمی پەرلەمانیمان هەیە سەرۆک لە ناو خەڵک هەڵەبژێرێ، لە ناو پەرلەمان هەڵەبژێرێ، مەلیکە هەڵ نابژێردرێ، واشمانە بە شێوازی مشتەرەک هەڵەبژێردرێ وەکو هند و ئەڵمانیا و ئەمانە لە نێوان پەرلەمان و پەرلەمانی ویلایەتەکان. بۆیە یعنی تۆ ناتوانانی ڕاستیەتەیەک دەرکێشی و بڵێ ئەمانە یەک دوو سێ سیستەمی پەرلەمانی و تۆ لەوە دەرچووی یعنی تەواو چێ سەرۆکایەتی چێ نێمچە سەرۆکایەتی چێ مەجلیسی وانە. هەموو ئەم شێوازانە دەکرێت بەڵام هیم ڕوکنەکان مەوجود بن، ئەرکانەکان مەوجود بن کە بریتین لەوەی حکوومەتێکی بەرپرس بەرامبەر پەرلەمان، بریتین لەوەی کە سوڵتەی تەنفیزی دوانەیی بێ، بریتە لەوەی کە لە نێوان سوڵتەی تەشریعی و تەنفیزی تەوازن و تەعاون هەبێت، چێک و باڵانسە بێت. تەواو ئەو ئەرکانانە مەوجود بوون، سیستەم پەرلەمانیە. بۆیە بە تەسەوەری من ئێمەش هاوڕاین، ئێمەش پاڵپشتین کە دەبێت لە هەرێمی کوردستان سیستەم پەرلەمانی بێ و حتا لە دەسەڵاتەکانیش گوتومانە دین مرونەتی تەواومان هەیە لەسەر ئەوەی گفتوگۆی لەسەر بکەین و بۆ ئاگاداری جەنابیشتان و بینەرانی NRT ئێمە لەسەر دەسەڵاتەکان کێشەی زۆر جەوهەریمان نییە. دەتوانین ڕێک بکەوین ئەوەی کە کاکچێنەر باسی کرد ڕاستە، کێشەی گەورەی ئێمە لەسەر شێوازی هەڵبژاردننی سەرۆکە. هیوادارم و ئینشاڵڵا بە گەشتبینیشەوە دەڵێم ئێستا لایەنە سیاسەکان چەند ڕۆژێکیان لە بەردەستدایە، ئەو چەند ڕۆژە ئیستیسمار بکەن، بیقۆزنەوە، تەفاوز بکەن بۆ ئەوەی لە نێوان پەرلەمان و لە نێوان خەڵک چەندین ڕێگای هەندێکیان برادرانی یەکێتیش پێم وایە لە ئەو وەرەقەی کە خۆیان ئامادەکرد بوو خینابیانە ناو وەرەقەکە دەکرێت گفتوگۆی لەسەر پەیامەکەت گەشت. کاکچێنەر کاک فرسەت باسی لەوە کرد کە ئەوان لەگەڵ سیستەمی پەرلەمانیان و شێوازی هەڵبژاردننی سەرۆک کاریگەری ناکات لەسەر سیستەمی پەرلەمانی و بەشێک لە قسەکانی ئەوەی ڕەت کردەوە. جا بڵێ زاوە تێڕوانینی کاک فرسەت خۆیەتی من بۆکو باسم کرد ئێمە تێڕوانینی قانونی جیاوازمانێ لەسەر مەسەلەیە. منیش بە حجۆ بەڵگەی قانونی ئەتوانم ئەوە بسەلمێنم کە تێڕوانینی ئێمە ڕاستە، چونکە سیستمی پەرلەمانی بەشی هەرە زۆری دەوڵەتان کە سیستمی پەرلەمانیان هەیە سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێرن. تێڕوانینی ئێمە ئەوەیە بە تایبەتی یەکێک لەو ڕوکنانەی کە هەیە لە سیستمی پەرلەمانی مەسئولیەتە. ئایا منە پرسیارەکەم ئایا بەپی ئەو یاسای ژمارەیەکی کێسە کاری پێکەین سەرۆکی هەرێم ئەو هەموو دەسەڵاتەی هەیە، ئەو هەموو دەسەڵاتە تەنفیزی هەیە، ئایا مەسئولیەتی لەکوایە؟ هیچ دقیق نییە مەسئولیەتی بخاتە سەرشان. بۆیە خەلەل لەو مەسەلانە هەیە، لە مەسەلە جەوهەرەکانە هەیە. ئەگەر سیستم پەرلەمانی بێ ئێمەش لەگەڵ ئەوەین کە مەسئولیەتی سیاسی لای ئەنجومەنی وەزیرانە، بەڵام لە پشت ئەوە ئەبێ سەرۆکێکە بێ کە کۆمەڵی دەسەڵاتی هەبێ بەڵام مەسئولیەتیشی نەبێ. بۆیە هەموو ئەم وردەکاریە قانونیانە منیش دەتوانم مقارنەی چەندین دەستوری دەوڵەتانیش بێنمەوە کە سیستمەکەیان لەگەڵ ڕای ئێمە گونجێ. بۆیە من پێم وایە ئەم مناقەشە قانونیە ئەوەی من و کاک فرسەت لەوانەیە ماوەیەکی زۆر خەریکی بین نەگەینە ئەنجام وە ئەم شوێنەش نەبێت چونکە ئێمەش حجەی قانونی و قسەی خۆمانمانێ. بەڵام من باسم کرد ئەبێ ئێمە بەرەو وەزعێکە ڕووین. منیش ئومێدەوارم وەکو کاک فرسەت کە بتوانین لەم کۆبوونەی داهاتوە ئینفراجێ دروستکەین، بەڵام ناکرێت ئێمە حەقیقەتەکە بە ناوی کۆمەڵی خیارات و ئۆپشنی تر بشارینەوە. حەقیقەتەکە ئەوەیە ئەوەی کە باسم کرد تا ئالیەتی هەڵبژاردننی سەرۆک چارەسەر نەکرێ پێم وانییە کێشەکە بەرەو چارەسەر بڕوە و من قەناعەتم وایە لە کۆبوونەوەی داهاتوو ئەگەر ئینفراجێک دروست نەبێ قەناعەتێک دروستە بێ کە ئیترە و کۆبوونەوانە گرنگی نەماوە و ئێمە هەر کۆبوونەوە بکەین بۆ ئەوی ئەم حیوارانە بکەین و ئەبێتر دوای ئەوە بڕۆینەوە بە دوای بەدیلی ترا بگەڕین کە من پێم وایە چارەسەرەکان قورسترەکەوە بەدیلەکان قورسترن. کاکچێنەر کاتە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر لە کۆبوونەوەکان ئەنجامێک نەبوو کەی بڕیاری کشانەوادن وەکو باس کراوە؟ بڵێ ئێم سەبارەت بە کشانەوە مەسەلەکە منتیز نییە کشانەوە لە مۆزوعەکە، چونکە ئەگەر کۆبوونەوەکان خۆی گەشتە بنبەست و دەرەنجامی نەبوو بە کشانەوەی لایەنێک و دوولایەن و ئیعلانی و مووقیفە باسکردن لە کشانەوە فشارە بۆ ئیلایەنەکان ڕێکەوە هیچ لە مۆزوع ناگۆڕێ. من باسم کرد من ئەڵێم لە کۆبوونەوەی داهاتوو ئەگەر ئینفراج دروست نەبێ ئەم کۆبوونەوانە ئایندێکی ڕوون چاوەڕێی ناکە. بۆیە من تەکید دەکەمەوە منیش ئومێدەوارم و داواشەکەم کە ئینفراجێک لەم کۆبوونەوەیە دروست بێ کۆبوونەوەی یەکشەمە بۆ ئەوی هەنگاو بۆ کۆبوونەوەکانی تر بنین. ئەگەر ڕۆحیەتێک زەوێک دروستە بێ و تا ڕادەیەکی دەتوانم بڵێم دروست بووە کە ئەم کۆبوونەوانە ئاوا بەردەوامی هەبێ و نەگەینە ئەنجام و ئەو گرێکوێرەی باسم کرد ئینفراجێکی تیا دروست نەبێ پێم وانە ئەو ئۆپشن و ئەو تەرحانەی تر کە وەڵامان نایەوە توانێت دانوستانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەم بابەتە بابەتی کشانەوە لە دانوستانەکان بەجددی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان باس کراوە؟ من زانیاریەکەم نییە لە ئەوەی ئێمە لە ئەخیر کۆبوونەوە لە دانیشتنەکانە باسی و حاڵەتەمان نەکردووە، بەڵام وەکو باسم کرد
لەناو یەکێتی نیشتیمانی کوردستان من نازانم من ئاگام حیزب بۆ لەناو مەکتەب سیاسی نازانم لە ئەوەی من باس ئەتوانم قسە لەسەر ئەو گروپە بکەم کە لەوێ بووین لەناو گروپەکە ئەم حاڵەتەمان باز نەکرۆ بەڵام لە دەرەوەی ئێمە لەلایەنی شتر لە شوێنی تر باس کرابێ ئەوە لەوانەیە بەڕێزانە بتوان تعبیری بکەن بەڵام ئەو مەسەلەیە پێم وانە هیچ لە مۆزوع بگۆڕێ ئەو مەسەلەیە هیچ لە مۆزوع ناگۆڕێ مۆزوع جەوهرەکە ئەوەیە ئەگەر ئینفراز دروست نەبێ کۆبوونەوەی داهاتوو پێم وایە ئایندێکی ڕوون نایە بە کۆبوونەوەکانی دوای ئەویتر لەبەرەو مەسەلەی کشانەوە ئەبێ بە مەسەلەیکی هامشی و مەسەلەکار ئێمەش نین ئەم ڕۆحیەتە لەوانەیە لایلانەکانی تریژە بێ بۆیە ئومێدەوارم وەکو کاک فرسەت باسی کرد ئێمەش ئومێدمان وایە کە ئێمەش نەرمیمان نواندووە لە هەندێک حاڵەتە ئێمەش ئامادەین قسە لەسەر دەسەڵاتەکان کەین بەڵام مەسەلەی هەڵبژاردننی سەرۆک لەناو پەرلەمان و سیستمی پەرلەمانی ئێمە جەختمان لەسەر کردوتەوە کە ئێمە سوورین لەسەر ئەو پرسە و تا ئەوەش کلیلی چارەسەرەکەیە کە ئینفراجێک لەو مۆزوعات دروست بێت. بەڵێ کاک فرسەت ئەگەر ئەو چوار لایەنە یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان یەکگرتو کۆمەڵی ئیسلامی بکشێنەوە لە دانوستانەکان هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان چیە بێ بەتایبەتی دوایە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕاگەندراوی بڵاو کردەوە لەسەرەوەی کە داهاتووی کۆبوونەوەکان ڕوون نییە. زانی چۆنەبات تۆزێک لەسەر ئەم بابەتەی چار لایەن دەکشێنەوە و لایەنێک ناکشێتەوە بە ڕاشکاوانە قسەیەک بۆ جەنابتە و بینەران بکەین. بەڵێ ئێمە نەچوین لە ژوورەوە دانیشین و بە کورسی چەسپابین و پێمان واب ئەم کۆبوونەوەی لەسەر پێشنیاری هەمومان بێکەوە کراوە و پێشمان وایە ئەمە کۆبوونەوەی پێنج قۆڵیە کۆبوونەوەی چوار لایەن نییە لەگەڵ لایەنێک و لە مەجرای ئەو مناقەشاتانەی لە چەند کۆبوونەوەی ڕابردوو کرا ئێمە زۆر بەڕوونی ئەمەمان بەرجەستە کرد کاتێک کە باسی دەسەڵاتەکانمان دەکرد هەندێک جار دوولایەن بە دوولایەن لایەنێک ڕێیەکی تری جیاوازی دەبوو هەندێک جار سێ لایەن و دووڕێی هەندێک جار دەگۆڕا یعنی ئەمە نەماوە بەم شێوەیە نییە کە تۆ باسی دەکەی چار لایەن بەیەکەوە سەحب دەبن چار لایەن بەیەکەوە دێن چار لایەن ئەم ڕێیان هەیە ئەمە نییە ئێستا ئێمە لە ناو کۆبوونەوەکەش ئیتیفاقمان کرد بە هیچ شێوەیەک ئەمە کۆبوونەوەی چار لایەن نییە لەگەڵ لایەنێک ئەمە کۆبوونەوەی پێنج لایەنە حەزەکەم ئەمە ڕوون بۆ ئێوە باسکەم عەلی باپیری ئیسلامی کوردستان دەڵێت هیچ لێک نزیکبوونێک لە نێو لایەنەکانە نییە و سازان لە نێو لایەنەکانە بەدینە ئەگەر باوڵی نەرمی نەنوێنن و یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕاگەندراوی بڵاو کردوێتەوە کاکچێنەر نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانە لە نێو وەفدی دانوستانکار ئەوە گوێمان لە قسەکانی بوو ئەمە شتێکنی ئێمە باسی بکەین و دروستی بکەین بۆچی بۆ خۆی مەش وامان گوتووە ئێمەش ئەڵێن ئەگەر نەگەینە سازان لە ڕۆژ یەک شەمە و شتێکی نوێ نەبینین تەرحێکی نوێ نەبینین کۆبوونەوە بۆچی بکەین بۆچی ئێمە نیش وا ناڵێم خۆلایەنەکانیش هەروایان گوتووە یعنی ئێمە کۆبوونەوەی پێنج قۆڵی دەکەین ئەمە ڕەجاءن پێم خۆشە هەموو بینەران بزانن و دواتر ئەگەر لایەنەکان بەردەوام نابن خۆ کۆبوونەوە بەردەوام نابێ وتر کۆبوونەوە کۆتایی پێدەدەبی لە دوو بژاردەی دی بگەڕین بەڵام ئەوەی بەلای ئێمەوە گرنگە لەم قۆناغا ئێمە هیچ حەلی ترمانە دەبێ مەحکومین بەوەی لەگەڵ یەکتر هەڵ بکەین چونکە هەر بژاردەیەکی تر لە یەکتر دوورکەوتنەوە خوانە خواستە تەشەنوجات ناسەقامگیری بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان وەکو خۆکوشتن وایە ئینتیحاریە یعنی ئەمڕۆ ئێمە پێویستمان بەیەکە یعنی ئەگەر لە هەر قۆناغێک بەڵام ئەم قۆناغە قۆناغێکی سەختە یعنی خەڵکی کوردستان تا ئەخیر لەگەڵمان پشو درێژ نابێ تا ئەخیر سەبرمان لەسەر ناگرێ خەڵک بێموچەیە بێژیانە بێحاڵە یعنی لە وەزعێکدا دەژیت کە لە قەلەقێکی نەفسی زۆر گەورەدا دەژیت تۆ سیرکە ئەو نامانەی کە بۆ ئێمە دێن لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی کاتێکە ئەو پەیوەندی تەلەفۆنانەی کە دێن ئێستا خەڵک لە چ دڵ ڕاوکێکدا بۆیە دەبێ هەر چیز و هەمومان بەو بەرپرسیارەتیەوە ئەم دۆخە دەرباز بکەین ئێمە پارتی مەسئولیتمان لەسەر شانە دەبێ مەسئولیت بە مەسئولیتی خۆمان هەڵبستین لە بەشێکی خۆمان تەنازڵ هەوڵێن دۆخەکە نەگاتەوەی هیچ لایەنێک لە دانوستان بە هەموو شێوەیەک ئەوەی لەسەر شانمانە بەڕاستی ینی قۆناغێکی زۆر مێژوویە زۆر حساسە بۆیشە حتا لە قسەکردنیش لە وەڵام و وەڵامدانەوەش بەشی ئەوەندە دەبێ مرونەتمان هەبێ لێبوردیمان هەبێ بەشێکی قووت بدەین بەشێکی لە یەکتر ببورین بۆ ئەوەی ئەم ڕێگایە بەردەوام بێت تاوەکو بتوانین بگەینە خاڵێکی هاوبەر هەمومان بەڵێ یەکێک لە سیناریۆکانەوەیە کە ئەگەر ئەم لایەنانە بکشێنەوە لە دانوستانەکان پارتی دیموکراتی کوردستان و کات چیە کات کاکە من جارێکی تر تەکید دەکەمەوە ئەمە کۆبوونەوەی پێنج قۆڵیە ئەگەر لایەنێک یان دوو لایەن ناتن بۆ کۆبوونەوە یعنی کۆبوونەوەی پێنج قۆڵی نەما بۆچی بە شێوەیەک پێت وایە هەر چار لایەن بەیەکەوە دەکشێنەوە جارێ ئەسڵەن کەس باسی کشانەوەی نەکردیە ئەوە کاکچێنەر هاوڕێی بەڕێزما لێی بپرسە بزانە کەس باسی کشانەوەی کردووە هەمویان دەڵێن ئێمە دەبێت لە یەکشەمە شتێک بکەین
شتێکی نوێ پێشکەش بکەین ئێمەش وا دەڵێن بە دوایدا دەگەڕین پەیوەندی دەگرین سەردان دەکەین هەموو لایەکمان لەگەڵ یەکتر بۆ ئەوەی بژاردەیەکی نوێ کە جێگا ڕەزامەندی هەمووان بێ بیدۆزینەوە بە تەسەوەری من تا ئێستا کەس باسی کشانەوەی نەکردیە لە ناو کۆبوونەوە بۆ ئەگەداری بەڕێزێت آخر قسە کە باسی موعیدی کۆبوونەوەی داهاتوومان کرد هەمومان کۆک بووین بەردەوامیدان بە کۆبوونەوە زەرورە سەد کۆبوونەوە باشترە لە 1 سعات لەگەڵ یەکتر خوانەخواستە تەشەنووس دروستکردن و بریندارکردنی یەکتر و خەڵکی کوردستانیش ئەومان لێ ناخوازێ بەس آخر تێبینی قوربان من پێم وایە دیسان دێمەوە ئەوەی کاکچێنەر فەرمووی سەبارەت بە سیستەم یعنی تەکید دەکەمەوە لەوەی ئێمە تازە هەر کە ئەو قسەی دەکرد تقریبان 13 حاڵەتم نووسی ئەوە کاکچێنەر خۆشی قانونیە با بڵێ ئەمانە پەرلەمانی نین ئەم سیستەمانە پرتوگال نەمسا سنگاپور ئیرلندا تورکیا سلۆڤانیا ئایسلندا سلۆڤینیا فینلندا بولگاریا لیتوانیا سربیا ئەوانە هەمویان پەرلەمانین بەڵام سەرۆک لە ناو خەڵک هەڵەبژێرن و حتا سەبارەت بەوەی کە جەنابیان باس کرد سەبارەت بە مەسەلەی بەرپرسیارەتی لە سیستەمی پەرلەمانی سەرۆک دەسەڵاتی هەبێ نەبێ تقریبا 11 نمونزەز لە لای منن سەرۆک فەرماندەی هێزەکانی چەکدارە بەڵام تەنها لە ڕووی جینایی لە ڕووی تاوانی واتە لە حاڵەتی خیانەتی گەورە ئینتیهاکی دەستور و هەروەها با بڵێین لە کاتی پێشێلکردنی سوێندی دەستوری لەم حاڵەتانە بەرپرسیارە بەرامبەر پەرلەمان دوای ئەوەی ئیدانە دەکرێت لەلایەن محکەمەی دەستوری ئەمەیە بەرپرسیارەتی ئەجینا حکوومەت لە سیستەمی پەرلەمانی بەرپرسیارە بەرامبەر پەرلەمان بەڵێ کاکچێنەر کاک فرسەت دەڵێ گەشتبینم و لایەنەکان ڕایان زۆر دوور نییە لە یەکەوە و پێی وایە کە لە کۆبوونەوەکانی داهاتوو ئەنجامی ئەوێ ئێوەش باستان لەوە کرد کە تاوەکو ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە ئێوە چیەڵێن؟ بەڵێ وەڵام من لە قسەکانی ئەخێری کاک فرسەتەوە سەرنجێ بم باسی چەند دەوڵەتێکی کرد ئەگەر حەزەکەم نیشت بیسی دەوڵەتان بۆ بژێرم کە لەگەڵ نەزەریەکەی ئێمەیە بۆ سیستمی پەرلەمانی هەل لە ئەڵمانیاوە لە چیکەوە لە یۆنانەوە لە کۆمەڵێک وڵات زیاد لە حەزەکی چ وڵاتان بۆ بژێرم هەتا گاتە هندستان لەبەرەوە من باسم کرد وتم ئەمە تێڕوانینی قانونی ئێمە بۆ سیستمی پەرلەمانی ئێمە پێمان وایە ناکرێت سەرۆکێک لە دەوڵەتە هەبێ کۆمەڵی دەسەڵاتی گرنگ و مەفسەلی لە وڵاتە هەبێ بەڵام تەنها مەسئولیەتی جینایی هەبێ ئەمە وتم باسم کرد وتم ئەمە تێڕوانینی قانونیە کاک فرسەتیش تێڕوانینی قانونی خۆیان باسەکە بۆیە پێم خۆش نییە ئەمە مجادلە قانونیە بکەین چونکە پێم وابێ سەری بینەرانێشینین و ناگەینە ئەنجام بەڵام با قسە لەسەر مەسەلە جەوهەرەکە بکەین ئێمەش ئومێدەوارین کە یەکشەمە بتوانین ئینفراجی لە مۆزوعەکە دروست بێەوە جۆرێک لە لێنزیبوونەوەی بۆ چوونەکان هەبێ ئێمەش لەگەڵ ئەوەین کە ئەم کێشانە ئەبێ هەر لە ڕێگەی گفتوگۆ چارەسەریکەین و جگە لە گفتوگۆ لە دانیشتنەوە لە هەتا لە دوایم قۆناغەش ئەگەر قۆناغی تراتە پێش پێم وایە جگە لە چارەسەری یاسایی جگە لە چارەسەری دیموکراسی جگە لە دانیشتن و ڕاگۆڕینەوە و ڕێکەوتن و لەسەر بنەمای ئەوەی کە ئێمە ئایندەی وڵاتەکەمان لە بەرچاو گرین و ئایندەی وڵاتەکەمان بەنیسبەت هەمومانەوە هێڵی سوور بێەوە کارێکی وا بکەین کە ئەم وڵاتەمان بەرەو ئارامێک و ئەم کێشەیە چارەسەری ئێمەش بەعینی ڕۆحی شەکەین بەڵام وەڵامی پرسیارەکەم دەوێت کە ئەوێ ئایا پاش 6 کۆبوونەوە ئێوە باس لە ڕاگۆڕینەوەکەن کۆبوونەوەی لایەنی سیاسی پێویستە وەرەقەی سیاسیتانە بێ وەڕ ڕاکان دوای کۆبوونەوەکە نەتیجەکەی ئەلان کرێ یعنی ئایا ڕۆژی یەکشەمە دەگەنە ئەنجام من ناتوانم ێستا بڵێم یەکشەمە چییە گوزارێت چونکە ئێمە تەرحی سیاسی گەشتبینن بە دانیشتنی کۆبوونەوەی من ناتوانم بڵێم گەشتبینم بەڵام ئومێدەوارم بتوانین چارەسەریکەین و ئەوانەی من باسم کرد حتمەنەوە کۆمەڵێک تەمەنیاتە بەڵام ئەو تەمەنیاتانە هەوڵ و جوهد و ماندووبوون و هەوڵی لایەنەکانیەوێ بەڵام قۆناغی دوای ئەمەش مۆزوعێکە زۆر گرنگە کە من پێم وایە ئەگەر ئەم قۆناغش تێپەڕێنین قۆناغی دوای ئەوەش ئەوەنە گەژ نییە کە ئێمە چ هەڵبژاردننی پێشوەختە چ ئەوەی ئایا دەسەڵات لای سەرۆکی پەرلەمانە یا تەفسیری مەجلیسی شورایە پێم وایە هەتا هەڵبژاردننی پێشوەختیش تا ڕادێک لەوانەیە ئەم کێشەیە چارەسەر نەکا ئەم کێشەیە پێویستی بەوەی ئێمە دەست بخینە سەر کێشەکە و چارەسەر یەکلاکەرەوەی بۆ بدۆزینەوە ئەویش ئەوەیە تێڕوانینی جیاواز هەیە لەسەر ئایندەی سیستمی پەرلەمانی لەم وڵاتە کلیلی چارەسەرەکەش تەکید و دەبارەیەکەمەوە بریتیە لە ئالیەتی هەڵبژاردن تا ئالیەتی هەڵبژاردننی سەرۆک چارەسەر نەکرێ پێم وایە حەلە بەدیلەکانیش هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ بۆیە گرنگ ئەوەیە کە من داواکەمەوە کە نەرمی لەو بابەتە بنوێنرێت چونکە ئەگەر ئەم دەرگایە نەکەینەوە پێم وایە کۆبوونەوەی یەکشەمە هیچی لێشی نابێ مەسەلەکەش تۆ ناکرێتەوە ئەگەر خانووی دروستکەی تا بناغێکی باشی بۆ لێ نەدەی ناتوانێت کەسە بڵی سەقفتی یەکەم بناغەی ئەم مرکزی قانونی
بۆ سەرۆکی هەرێم لە یاساکە بریتە لە ئالێتی هەڵبژاردنەکەی یەکەم هەنگاو ئەمەیە تام یەکەم هەنگاوانەی ناتوانانی هەنگاوی دووەم بنی ئێمە ئێستا لە هەنگاوی یەکەمە چەقمان بەستووە و حەقیقەتەکەش ئەمەیە تا ئەم هەنگاوە نەتوانین چارەسەری بکەین بۆ هەنگاوی دووەم زەمینە بڕەخسێنین پێم وایە ئایندێکی باشتر چاوەڕێی ئەم حاڵەتانە ناکەن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان چێنەر عەلی جۆڵاندا میوەفدێکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەی پێنجخۆڵی کە لە سوودەکەمان لە شاری سلێمانە لەگەڵمان بووی هەروە فرسە سۆفی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان هەروە ئەندامی وەفدی پارتی لە کۆبوونەوەی پێنجخۆڵی کە لە شاری